لەسەر لیستی موچەی مانگی 12 هۆشداریەک بە فەرمانگەکان دەدرێت. دادگای فیدراڵی بڕیارە گرنگەکەی دواخست. 10,000 پارچە زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش دەکرێت. سڵاو سمەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەش دەکەم. بەپێی ئەو زانیاریە پشتڕاستکراوانەی دەستیوار کەوتووە دوایین هۆشداری بە فەرمانگە حکوومیەکان دەدرێت کە سبەی لیستی موچەی مانگی 12 تەواو کرابێت و ڕەوانەی وەزارەتی دارایی کرابێت. بەپێی زانیاریەکان سبەی دوایین کاتە بۆ سەرجەم فەرمانگە حکوومیەکان بۆ ئەوەی لیستی موچە ئامادە بکەن و بیگەێنن بە وەزارەتی دارایی. هاوکات تیوار ئەوەشی زانیوە هۆکاری پێشخستنی ئەم مانگە بۆ لیستی موچە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کۆتا مانگی ساڵە و حسابی ساڵ لە 20 مانگ دادەخرێت. بۆیە دوایین هۆشداری دراوە کە دەبێت سبەی لیستی موچە بە ئامادەکراوی ڕادستی وەزارەتی دارایی کرابێت. سەرچاوەیەک دەڵێت دوای چەند وردبینیەک لەلایەن وەزارەتی داراییەوە هەفتەی داهاتوو لیستی موچەی مانگی 12 ڕەوانەی بەغدا دەکرێت. ئەویش تا بە خێرایی وردبینی تێدا بکات. جارێکی تر دادگای کارگێڕی بەغدا بڕیاردانی لەبارەی سکاڵاکەی پێکێنانی حکوومەتی خۆجەیی کەرکووکی بۆ 24 ئەم مانگە دواخست. بەمەش دەبێتە پێنجەمین جار کە دانیشتنەکە دوادەخرێت. ئەمڕۆ چوارشەممە 4 کانونی یەکەمی 2024 بڕیار بوو دادگای کارگێڕی بەغدا لەبارەی سکاڵایەک لەسەر حکوومەتی خۆجەیی کەرکووک کۆ ببێتەوە و بڕیار بدات. بەڵام بڕیاردانەکەی بۆ 24 ئەم مانگە دواخست. دواخستنەکەی ئەمجارە لەسەر داوای دادوەرەکە خۆی بوو چونکە دادوەر داوای کردووە تەواوی بەڵگەکان کۆ بکرێتەوە تا بڕیاری کۆتایی لەسەر بدات. ئەو دادگایە لەسەر سکاڵاکەی پارتی دیموکراتی کوردستان بەرەی عەرەبی و بەرەی تورکمانیەوە تۆمارکراوە و ئەمە بۆ پێنجەمین جارە بڕیاردان لەسەری دوادەخرێت. هەروەها جارێن نازانرێت کە چارەنووسی ئەو دانیشتە چی بەسەردێت و دادگای فیدراڵیش کەی ئامادە دەبێت لەسەر ئەو پرسە کۆ ببێتەوە. وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێم ئامادەکاری بۆ دابشکردنی 10,000 پارچە زەوی لە سلێمانی دەکات وە قۆناغی یەکەمیش سێ فەرمانگە ئاگادار کراونەتەوە کە لیستی فەرمانبەرانیان ئامادە بکەن. لە درێژەی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەرانی کوردستاندا سێ فەرمانگەی سلێمانی کە بریتین لە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان، بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و بەڕێوەبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سلێمانی ناویان بۆ وەرگرتنی زەوی گەڕاوەتەوە و داوایان لێکراوە لیستی کارمەندەکانیان ئامادە بکەن. تەلار نەجات بەڕێوەبەری لیژنەی دابشکردنی زەوی لە سلێمانی ڕایگەیان لە قۆناغی یەکەمدا لە دوای شارەوانی سلێمانی فەرمانی پێدانی زەوی بە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان، بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری سلێمانی، بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و بەڕێوەبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سلێمانی گەڕاوەتەوە و نووسراویان بە فەرمی ئاڕاستی ئەو شوێنانە کردووە بۆ ئەوەی ناوی فەرمانبەرەکانیان بنێرن. بەپێی زانیاریەکان 10,000 پارچە زەوی لە سلێمانی دەدرێت بە فەرمانبەران و ئامادەکاری ئەو 10,000 پارچە زەویە تەواو بووە و بەم زوانە دابەش دەکرێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شەو.